جیهان بە ئاگربازی ڕەنگاوڕەنگ ساڵی نوێیان دەست پێ کرد. کێشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا لەوانەیە هێدیتر بێ لەوەی چاوەڕوان دەکرا. دیجیتال لە گەشە سەندندایە بۆ بەڕێوەبردننی جیهان. تەماشاچێلە خۆشەویست ئیدەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆش هاتنەوە ڕای کورکنەکشن ساڵی نوێتان پیرۆز و بە هیوای شادی و تەندروستی و سەرفرازیتان. سلااف ڕێز و هیوین دەمە خۆش دەگەڵ ساڵا 2019 دەگەڵ کورکنەکشن ji dengê ئەمریکا لێ واشنگتن خەڵکی سرانسەری جیهانê بiyariyên agirî pêşwazî li sala 2019 kir dehan hezar xelk li meydana Times Square ya New Yorkê şahî kir û li benda ketina goka dawiya salî bûn ev sal ew pitir bi wateya rêzgirtinê li rojnamevana û azadiya axaftinê bû. Cara yekî bû polîsan jî bi firokên bêfirokevan çavdêriya girseyê dikir. Li Brazîlê yariya agirî devera Copacabana rohin kir û li Parîsê xelk li şanza lêzê civiyan ji bo dîtina yariyên agirî li ser sembolê serketinê tevî xwepêşandanên dijî hikûmetê jî. بەرسلۆنە یان بەرفەلۆنە دومین گەورەترین شاری ئیسپانیادایە و پایتەختی کەتەلۆنیا و زمانەکەیان هەروەک ئیسپانی ڕۆمانیە بەڵام جیاوازە و بگرێ لە فەرەنساوی و ئیتالیایی نزیکترە تا ئیسپانی. هاوکارمان لوقمان ئەحمەد لەگەڵ محەممەد وەرمزیار بە ئەرکێک لە بەرسلۆنەدان لوقمان لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندا تاوزانی سەری ساڵ لە بەرفەلۆنە چۆن بەڕێوە چوو. بیژم کەستومێکی ترادیسیۆنی لە ئیسپانیا هەیە کە 12 ترێ دەخەنە ناو گڵاسیەک و دەخۆن تو ئەفدەمە لەوێن هۆن چ تگەیشتن معنای چییە؟ دەلێ ڕاستی ئەو تشتێکی تایبەتش بۆ بەرسەلۆنا یعنی ئەو دیارە گوۆدایات تشتێکی کەونەشۆپی وەکوژ چاند و کولتورا بەرسەلۆنایە بۆ تری 12 لە بێتری وەختێ زنگل سعات دەبێت 12 شەو دکەوێت ساڵان و 12 جارا زنگل لێت دکەوێت هەر جارا گۆ زنگلێک لێت کەوێ ئەو کەسانەی گوهاتنە لە بەکتری داوێن دەبێت خوا ویاژی دیار دەبێت تشتێکی پەیوەندیاوێ بە کولتورا وێ دەهەیە و لیستۆکێن ئاگریژی لە عزمانە بە ئاوایەکی گەلێکی باڵکێش و خۆشک جوان ڕاستی دەهاتن تەقاندن و ینی شاندن و لە خەلکژی خەلکێ گۆ هاتبوون جانی براستی ji gelek deverên Ewropa hatibûn İtalî bûn ji Brîtanya bûn ji Almanya bûn hinekî Ereb hatibûn diyar dibe got Barcelona navendekê serekî ji bo şahiya ahenga sersalê. Welatên Ketelan hawlatîn Ketelan petir li mal cejna serî sal bi ser deben ya deşne derê. Rastî gişt li derve bûn yani ez bêjim bi hezaran xelk yani ji mare gelekî mezin bû yani cî tune bû heya nikarî bûn bigê nêzîkî ciyê avê ji ber ciyekî navend hebû ciyê avê bû her wextê got ew zingilê diket av bilind bû bi rengên gelekî cuda û xweşik lê qerebaxek gelekî mezin bû bi hezaran yani xelk ew kolan tev de hatibûn dagirtin xelk diyar dibin li derve bûn heyanî beyanî jî yani xelk li kolana bûn وەکانا دبینی جی بەلکی خەلک لە کۆلانا دیسانê derketinê jiyana xwe normal bi şahî bi dilekî xweş diyar dibin milletekî gelekî kêfxweş e rastî yani ew sal ev ahenga sersalê tiştekî taybet li Barcelona ji ber lo jî xelk tên vê de ji her derê tên vê de ji bo taybetî ji bo vê rojê. Kegirxman gelek spas mexabin deng baş nebû belam her sax bin bimîne xweş. Spas sersala we pîroz be. Serok Donald Trump gote Fox News ku ew amade danûstandinan bike ji bo dawîîna nagirtina hikûmetê lê divê em sûrûrên xwe biparêzin û avakirina dîwarî beşekî ewlehiya sunûrên Amerîkaya.
سەرۆک ترامپ گوت ژی دەماوی ڤەکێشانە سەربازان ji Sûriyê ragihandî wî qet negotibû ew ê li zêlê bike. Sebaret hilbijartinên serokatiyê jî wî got ew berêkaniyê bi sînatora ew kêfxweş e berêkaniyê bi sînatora Massachusetts xanim Elizabeth Warren re bike. Xanim Warren yeke ji namzetên demokratên çaverîkirî ji bo hilbijartinên serokatiya Amerîka li 2020. و سەرۆک ترامپ لە ڕۆژی دووشەمە بەرگەری لە پلانەکانی کرد بۆ کێشانەوەی لە سووریا و دەڵێت هێزەکانی وڵاتی یەکگرتووەکان لە سەرخۆ یاخۆ هێدیەتی دەنێنرێنەوە لە کاتێکدا بەردەوام دەبن لە شەڕی ئەوەی لە شارکەرانی دەوڵەتی ئیسلامی ماوە. ترامپ لە توێتی ئەم جارەیدا لە جیاتی کێشانەوەی دەمە و دەستی سەربازانی ئەمریکایی دەڵێت لە سەرخۆ. هێزە ئەمریکایەکان هێشتا خەریکی دابنکردنی ئاسایشی من بجن شارۆچکەیەکی سووریا نزیکی سنووری تورکیا کە لە 2016 هێزە کوردیەکان بە پشتیوانی ئەمریکا لە دەست داعش ڕزگاریان کرد. 2 هەفتە لەمەوبەر سەرۆک دانەڵد ترامپ کوتی دەم و دەست 2000 سەربازی لە سووریا دەشێشیتەوە. لە توێتێکدا ترامپ جارێکی دیکە بەرگری لە کشانەوەی هێزەکان کرد، بەڵام لە بڕی دەم و دەست ئەو گوتی هێزەکانی ئەمریکا بە لەسەرخۆیی بەڕێدەکرێنەوە وڵات و لە هەمان دەم شەڕی پاژماوەی داعش دەکەن. پەیامێکی هاوشێوە درا لەلایەن لنسی گراهام سەناتۆری پلەبەرز لە پارتی سەرۆک کە بە ئاشکرایی دژایەتی خۆی بەرامبەر بە کشانەوەی هێزەکان نیشاندا بوو. ئێمە لە قۆناغی پشودانین. ئێمە خەریکی تاوتوێکردنی باشترین ڕێگاکانین بۆ پێکاندنی ئامانجەکانی سەرۆک واتە خەڵکانی تریش پارەی زیاتر بدەن و ئەرکی زیاتر بگرنە ئەستۆ. ترامپ خۆشی زۆر جاران باسی ئەوە دەکات کە دەبێ هەموو لایەنەکان خەرجی شەڕ بگرنە ئەستۆ. ئەگەر دەخوازن ئێمە شارەکە بکەین دەبێت ئەوانیش بەهاکە بدەن و هەندێک جار خەرجی دراوی بگرنە ئەستۆ بۆ ئەوەی ئێمە نەبینە مایە ئێگاڵتەجاری جیهان. لە پشودانی کۆتایی هەفتەی ڕابردوو وەزیرانی دەرەوەی تورکیا و رووسیا چاوپێکەوتنیان بوو بۆ ڕێخستنی هێزەکانیان لە سووریا لە پاش بڕیاری ترامپ بۆ دەرچوون. هێزە سەرهەڵداوەکانی تورکیا پشتیوانیان لێ دەکات لەگەڵ سوپای سووریا پشتگیریان دەکات بۆ ناو منبج جوڵیان پێکراوە. شیانی شەڕیان لەگەڵ هێزەکانی یەپەگە لەوێ هەیە. دەرچوونی یەکجاری لەوانەیە مانای ئەوە بێت ئەمریکا ڕۆڵی لە قۆناغی سووریای دوای شەڕ نابێت، ئەوەش هۆشداریەکە کە سەناتۆری کۆماری مارکۆ ڕوبیۆ دەیدات. بڕیارەکە لەلایەن تورکەکان، ڕووسەکان، ئێرانەکان و ئەسەدەوە دەردەچێت کە هیچ کامیان بەرژەوەندی ئێمەیان لە بەرچاو نییە. ڕوبیۆ گوتیشی ئەم کشانەوەی دەتوانێت ناوچەکە ناسەقامگیر کات و ببێتە مای شەڕ نێوان گروپی مەلیتانی حیزبوڵڵا و ئیسرائیل هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا. لە هەماندەم وەزیری دەرەوەی ئەمریکا مایک پامپێۆ دەڵێت لە ڕۆژانی داهاتوو چاوی باڕێبەرانی ئیسرائیل دەکەوێت و گفتوگۆی لەگەڵ هاوپەیمانانی تر دەبێت بۆ ڕێخستنی دەرچوونی هێزەکانی ئەمریکا بە سەلامەتی و ڕاگواستنی ئەرچی پاراستن بە شێوەیەکی کاریگەرانە. پشتی جivînê bi serok Donald Trump ra sînatorê navdarê Komarê Lindsey Graham got berî vekêşana hêzan ji Sûriya serok dixwaze piştras be ku Komala Dewleta İslamî Daeş hatiye ji navbirin Îran cih nagire divî welatî da û hevpeymanên meyên Kurd parastîne. Gelo daxuyaniya Graham hinekê ev tirs revand ku herkes pêşbînî dikir li Bakurê Sûriyê rû bide eger hêzên Emerîkî jî derketin. Mafpisyar Arasteyî Azad Dêwanî kir ku ew lêkolerê aştî û çarekirina milmilanê li Londonê. براستی جهه دلخوشیه بو و هنک متمانر با سویلان چیکر باکوری سوریا چه کرد و چه سریانی چه پیکاته دیتری لی از بیجم اوتنی تیری ناکه یعنی جبر کو ایرو پشتی لیدوانا سروک ترامپ گو خو بکشینیش با اش سوریه اشکری امریکی بکشینی براستی تأثیره که گلکی هبو حکومت ترکی رژیم اردوغان و جهادی گلکی هیزو چک گران کوم دکن باکوری سوریا دا و ابجی دیسان بردوام خلق مترسی و بتنی نه افنا یعنی نه بتنی مثلا ترکیه اف پلانگیریه هنی نه به ترکیه تنی پلانگیریه که روسی ترکی ایرانی رژیم اسدا جبو تنکرنا نتاوی ملت کرد و سوریان مسیحی خرسیان
و طبعا ئیزیدی و پێکاتەیە بچووکی دیترێ بێ دژی باشەکەکی ئازاد بەحسی تورکیا دەکرد هەلبەت تورکیا ڕۆلی سەرەکە دەبێ مەسلەدا دەبینە پشتی ڕاگەهاندنا سەرۆکی ئەمریکی و ئەوەی هێزان سووریا بەکشینە باسی ڕۆلی تورکیا بزەرالی ناهێکردن دەبێ مەسەلێدا تو چ دەبێژی دەلێدوانە لنزی گرام دەیان بەرامبەر کۆچ کاسپی بەحسابێ کرد و سەرۆک ترەمپ دخوازی پەیوەندیە ترکارە بکەش بۆ مەسەلا کوردا و متمانەیەکی بدێت ترکاش بۆ بە فەرزوونەکە چێ بگەن ینی هێلەکە ئەمنی پاراستیش بۆ ئەمنی تورکیا لێ ئەس باوەڕ دەکەم ئەوژی دوێ حسابێکی گەلێکی باش سەرێ بێکردن بەرک و ئەو هەرێما و تورک داوا دەکێ تەنیا هەرێما کورد و ئاسووریین سریانیین باکووری سووریایە ئەو هەرێم گرنگیە دیموگرافی یا پێک هاتیاتێ دەیانی ئەو باژارێن سەرەکە ئێک و کورد و سریانی و ئامەسیحی و بلەتێن باکووری سووریا تێدە دژین و ئەف هەدەفە سەرەکە یا ڕژێمە ئەردۆگانە و جیهادیان کوێ هەرێمێڤالا پێنج کورداک و ئەو هەرێمڤالا بوو هەبوونا کورد هەبوونا عەرقی یا ئەثنیکی یا کورد و سریانە ورنامێنێ ینی بە باوەریاتە ئەمریکی هاژێنە نینە یعنی نە ئاگاداری vێنە بدرستی vê mesela tu dibêjî bi taybet wekî dîdara Amerîkî de hejbî tiştî tune bûn li sîber ku ev divê berpirsê Kurda er keser berpirsê Kurda di Bakurê Sûriya de berpirsê Siriyan û Kurd ew kesê ku di Bakurê Sûriya de kar dikin baş vêna şîrove bikin baş diyar bikin ji bo îdara Amerîkî ji bo kesên peywendîdar bi vê meselê re ku çi be ferzûn çê bibe divê ne ser hesabê bajar û gund û pêkhateyên demografî bê vê herêmê tenê hedefa wê di navbera wê herêma Bakurê Sûriya da û dewleta Tirk da çavdêriya nêvdewletî hebe çavdêriyek hebe ku kes ji her terefê xwe xerq neke ev hedef tişkî tirê tin nebe guhartina demografî bê hedefê ku dewleta Tirk dixwaze divê em gelekî şiyar min divê meselê da باشە ئەگەر شتە بێ خواستن tu planekê deynî yani yan pêşniyazekî bikî ji Amerîkiyan re ji Tirkan re ji pêkhat û hêzên herêmê re بۆ çareserkirina wê rewşa ku niha piştî Amerîka eger hêzên xwe vekişan wê çi be tu wê çi pêşniyaz bikî Birastî pêşniyaza min ew e û ez hêvîdarim Serok Trump û her kesekî ku karibe karekî divê meselê derkej bû parastina sivîlan çi Kurd bin çi kesê dî bin Bakurê Sûriya zimanekî dî bikarbêne Erdogan re Rejêma Erdogan ti carî bi zimanê submissive zimanê û ti tiştekî bidiyê de û rawestê pê razî nabe ji ber me ev na di kêsa Pastor Bronson qeşa Bronsons demelî Kekî azad 2018 derbas bû rûdanên gelkî nexweş li Bakurê Sûriya li Sûriya bigiştî rûdan li tevaya herêmê li gelek cihên cîhanê lê mesela ku Tirkiya ketin Efrînê û ketin cihêndiyên taybetên Kurdan rûdanê gelkî nexweş bûn ên 2018 2019 bangewaziya te çi ye ji Kurdan re ji xelkê herêmê re bangewaziya min ji Serok Mesûd re ji Serok Berhem re ji serkirdayetiya Niştimanî Kurdistan re Yekîtî Niştimanî Kurdistan ji hêzên Rojhilatê Kurdistanê re ji pêkhateyên Kurdê Rojava Bakurê Sûriya re ku dengê wa û helwêsta we yek bê dengê xwe bikine pal bi medenî sivîlên Bakurê Sûriya û dengê heqî bakin û bera Kurd xwe nexapênin dewleta Tirk hikûmeta rejêma Erdogan bera Kurd berê xwe bidine tawanên Gul Efrînê dikin tawanê qirrekirin û tinokirina netewa Kurd li Efrînê bi hemû pêkhateyê xwe Mesîhî û Yezîdî hemû pêkhateyê wana qir dikin ji dixwazin hebûna Kurdan nemênî mesela ne mesela PYD û YPG û nizanim kiya mesela milletê Kurd naxwazin çi pêgeyekî siyasî ji vî milletî re hebe û ez dixwazim amaze ji vê pêdim beder ciyawaziyên îdeolojî û hizbî her pêgeyek ji bo demokrasî û ji bo Kurda û ji bo Siryana bê her pêgeyeke siyasî di Sûriya de ji bo vî milletî va milletê demokratxwaziyan ve milletê aştiyê dixwazin hebe pêgeyeke bi hêzbûna pêgeya netewa Kurd û xebata milletê Kurd di rojhilata navîn de Azad Dîwanî lê kolerê aştî û çareserkirina milminalê bi Skypê ji Lendenê bi kurtkirina kişin rabû spas. ڕێبەرانی وڵاتە یەکگرتووەکان لە بنبەستێکدان لە کاتێکدا دیموکراتەکانی کانگرس بەنیازی پەسەندکردنی بریارەکاندان بۆ دابینکردنی خەرجی زۆری دامودەزگەکانی حکوومەت کە ئیستەکە داخراون بەڵام بەبێ دابینکردنی پارە بۆ دیوارەکەی سەرۆک ترامپ کە پێوەستە بۆ ئاسایش
وتبێژی ئەنجومەنی نوێنەران نانسی پیلۆسی و چاک شۆمەر نوێنەری کەمینە بەیانامێکی هاوبەشیان ڕاگەیاندووە کە داوای پشتیوانی لە کۆماریەکان دەکەن بۆ بریارەکە. ترامپ داوای 5 بلیۆن دلار دەکات بۆ ئەو دیوارەوە یاخۆدا و پەرژینە کە فەرتر لە 20 بلیۆن دلار تێدەچێت، بەڵام دموکراتەکان تەنها 1.3 بلیۆن دلاریان پێشکەش کردوون. تێچەفەڕێکردنگرتنا بەشێکی حکوومەتە ئەمریکی هەتا داویە vê heftiyê هەر بدۆمینە و ڕەنگە درێژتر لێبێ لێ دەمێک و دانوستاندن لەسەر خەرجیە حکوومەتە فێدراڵی دنێڤبەرە کوش کاسپی و کۆنگرێسێدا ئاسێمانە سەرۆک داخوازە خەرجیە دکە ji دیوارê pêşniyazkirî لەسەر سنوورên مەکسیکۆ li wir du zarokên penaberên neqanûnî di girtîgeheka Emerîkî de heftiya borî mirin. واشنطن بگرتنا بەشێکی حکوومەتێ دکەوە ساڵا 2019 هەتا کو دانوستاندنێژ بوو vekirînêjî hêjî bêencam in. Êdî gotûbêj nema pêdivî ye hemî danûstandin pûç bûn. Em pêşbînî dikin ku daxistina hikûmetê bo demekê berdewam bike. Tê texmînkirin ku rûja pêşemê tevgerek hebe dema ku demokrat civata nûêneran kontrol dikin. نەتەنێ ئەمێ لە زێر لێ ئاسابوونا ڤەکردنا حکوومەتێ بکەین بەڵێ ئەمێ مسۆگەر بکەین کو حکوومەت بەرپرسە. تێچاوەڕێکردن ku demokrat di pakêceke giştî da mezaxtinên ewlekariya sinûran erê bike lê tiştekî taybet ji bo dîwar nade. Di heman demê da Trump birêya twîtan zext û gefan dike û dibêje ew ê sinûrên başûr bi giştî bigirin eger demokratî parên dîwar erê nekin. Eva heman serokeyê ku gelek caran soz dabûn gelê Emerîkî ku Meksîk dê parên dîwarî detin yê ku plana avakirina wî heye. Lê niha ew dixwazî 5 milyar dolaran ji bajderên Emerîkî wergirîtin ji bo mezaxtina tiştekî ku çi karîgeriya xwe nabîtin. Her sê mehên dawiyê 6,000 penaber sînor derbasskirine. Têwateya ku her mehê 3,000 malbat û 5,000 zarok tên. Ev jî têwateya ku 22,000 zarok di sîstema me de zêde dibin. Sîstema ku ji bo mezinan hatiye danîn ewên ku yasebin pêkirine. Trump rexneya demokratan dike û dibêje ew sedema mirina li ser sinûran in. Dibêje ku eger dîwar li ser sinûran hebaye penaberên neyasayî nedikarîn qesta Amerîka bikin. Lê demokratî henekan bi van gotinan dikin û dibêjin piraniya penaberan ji ber şer, tund û tîjî û hejariyê ji welatên xwe reviyane. û daxwaza wan daxwazekî rewa ye ku bihên daxwaza mafê penaberiyê bikin. گەشە سندنەکانی دیجیتاڵی کە بازرگانی لە سەرانسەری جیهان بەڕێوە دەبات لە موزیکەوە تا پێشەسازی هەروە دەگۆڕێت چۆن پێشەسازی و بازرگانی دەجۆڵێت بۆ فروشتنی کاڵەکانیان. بەلیجانی شارەزاد دەبێژدە دەنگی ئەمریکا و شۆڕەشە دیجیتال دەلیڤەین مەزن بەردەست دکە لێ هەمان دەمژی ئالوزیین مەزن ji welatan re peyda dike. بازرگانی جیهانی لە ڕێی سیستەمی پێشکەوتووی دیجیتالەوە هاوکاری کراوە وەک زیرەکی دەستکرد بازرگانی ئەلکترۆنی و دەستگای وەرجێڕان ئەمە بۆتە هۆی کەمکردنەوەی تێچوون و نیمچە بژاردەیەکی کۆمەک بەخشە بۆ هەناردەکارانی وڵاتە بچووکەکان و کۆمپانیانیەکان کە داراییکی کەمیان هەیە ئەمەش بەپێی ڕای ئابووری ناسان ئەم خزمەت گوزاریە کۆمپیوتەریە زەبەلاحە کە تێکڕا پێکەوە هاوپەیوەندن لە زۆربەی وڵاتاندا بە شێوازێکی ئاسایشیانەی مامەڵە و سەوداکردن و زانیاریەکان لە سیستەمێکی دیجیتالدا کە بە ڕشتەی زنجیرەی بلاکچین دەناسرێن. ئەو ڕشتە زنجیرەیانە بۆتە دوو سەرچاوی نوێ لە چەندین ناوچەی دوورەدەست بۆ دڵنیاکردنەوەی ئەگەری ئەو کڕیارانە لەوەی کە کۆمپانیانیەکان دەتوانن کاڵای خۆیان بەرهەم بێنن کە باڵێنیان پێدرا بوو. هەموو کەس ڤۆکسڤاگن دەناسێت یان توێتا یان IBM بەڵام کەس نازانێت کامیان کۆمپانیا بچووکەیە ئایا ئەمە پرۆژەیەکی کارداری ڕەوایە ئایا ئەمانە لە مێژەوە لە بازاردان ئایا ڕەوایەتیان هەیە ئەم پرسیارانە ڕشتەی زنجیرەیی وەڵامیان دەداتەوە. گەشەیەکی دیکەی دیجیتاڵی پرنتەری سێڕەهەندیە واتە بە تێبڕبوونی کات لەوانەیە هەندێک لە کۆمپانیەکان دەستگا ڕۆبۆتیەکان گیان بگرنەوە کە بابەتە مادیەکان کۆپی دەکەن لە بری کۆپیکردنی وشەکان لەسەر کاخەس. زوربەی پرنتەرە سێڕەهەندەکان ئەو ئیشانە کەم دەکاتەوە کە کارامەیەکی ئۆتۆیان ناوێت و کرێکاری کەمیش
کەواتە بۆ پێ من لەو باوەڕەدام ئەمە دەبێتە هۆی کەمکردنەوەی خسڵەتەکانی بەراوردکاری لە کاتێکدا هێشتا وڵاتە تازە پێگەیشتەکان خاوەنی دەستیکاری هەرزانن. ناوچە گوندنشینەکان لە وڵاتە تازە پێگەشتەکاندا هێشتا لە ئاستێکی نزمی ئەنتەرنێتدان لە ئێستادا تەنها نیوەی دانیشتوانی جیهان دەستیان بە ئەنتەرنێت ڕادەگات. لە بنەڕەتدا پلانەکانی ئینتەرنێت کارزانن تەنها بەشێکن لەو پاکیجە کە بە دڵنیاییەوە زۆر پێویستن بۆ بنیادنانی دامەزراوە بنەڕەتیەکان بۆ هەریەشێک لەو بابەتانە. کارخانەسازی کلیلی ئەو پەرەپێدانە ئابووریە بوون، بەڵام زۆربەی چالاکی ئابووریەکان بۆ پەرەپێدانی وڵاتەکان لە دروستکردنی کاڵاوە ئاڵوگۆڕ بوو بۆ بەڕێوەبردنی بیرۆکەکان و زانیاریەکان لە خزمەتگوزاری ئابووریەکاندا. ئابووریە پێشکەوتوەکان خاوەنی دەستباڵین بەسەر وڵاتانی تازە پێگەشتوودا لەبەرەوەی خاوەنی کرێکاری خاوەن بڕوانامەی بەرز و توانست و کارامەین کە پێویست بوون بۆ کاری پیشەسازی. کەواتە ئێستا بەکردار و دەستپێکردنە دەبینین و لەو باوەڕەدام شۆرشی دیجیتاڵی پەرە بەمە دەدات تا ئەستێکی زۆر گەورە. هەروە شارەزا لە پەیمانگای ئەمریکایی ئەنتەرپرایز کلاود بارفێلد دەژڵێت سیاست دەتوانێت گرفتە ئابووریەکان ئاڵۆسکات. ڕێبەرانی وڵاتانی جیهانی سێم لە کاتێکدا ڕوبەڕی دوو بژاردە دەبنەوە یەکێکیان کۆمپانیا نوێکانی دیجیتال و ئەو سربەخۆیەیە کە پێویستیان پێێتی بۆ بەرفراوانکردن و پەرەپێدانی گەشی ئابووری و سەرنجڕاکێشی بەکارهێنانی تەکنۆلۆژیای دیجیتال و بۆ کۆنتڕۆڵکردنی تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئامانجە سیاسیەکان. بیرۆی سەرژمێری وڵاتە گرتوەکان ئاشکرای دەکات 1/3 دانیشتوانی دیترۆیت لە ئیالەتی مشیگان لە ژێرەوەی هێڵی هەژاریدان و فەرتر لە نوێ مناڵانی ژێر 18 ساڵ بە ئەندازە پێویست خواردنیان نییە. لەم ڕاپۆرتەدا ئەم ژنە دەبینین کە دەیەوێت گۆڕانی وایەخۆ جیاوازیەک بکات بە خەرجکردنی پارەی خۆی و دامەزراندنی ڕێکخراوەیەکی نەقازانج بۆ دابینکردنی خواردن بۆ ئەم برسیانە. هەموو ڕۆژانێکی یەکشەممە بە سەدان لە کەسانی بێلانە دێن بۆ سەرشەقامی هاورد لە دیترۆیت بۆ وەرگرتنی ژەمێ خواردنی گەرم. بە درێژایی 6 ساڵی ڕابردوو خانم ناهید ئەیوب هەموو هەفتەیەک دێتە ئێرە بۆ ئەوەی پێداویستی بۆ ئەم کەسە بێلانانە بێنێت. ڕۆژانی یەکشەممە کوڕەزا و کچەزاکانم دەهێنم بۆ ئەوەی لێرە خواردنیان بۆ دابین بکەم. ئەو کۆمەکە داراییەی وەری دەگرم تەنها بەشی خۆم دەکات. جا بەڕاستی ئەو خواردنەی لە پرۆژەی دیگنیتی بۆم دابین دەکرێت سوودی زۆری بۆم هەیە. ناهید ئەیوب دەگێڕێتەوە و دەڵێت دوای ئەوەی بێرانەیەکی دێرینم بینی بڕیارمدا دەست بە پرۆژەی دیگنیتی بۆ کۆمەکی بەهانەچوان بکەم کە بۆ دەستکەوتی دارایی نییە. لە هەمان دەرچەوە بۆ کارەکەم لا دەدەم، زۆر جار بە هەڵە لا دەدەم، لە لای چەپم پیاوێکی بێلانە لەسەر کورسی چرخدار دادەنی، تەنانەت کاتێک گڵۆپی ترافیکەکە سوور بوو من نەدەوەستام و لەلایەتی سوورم دەدا. جارێک ئەو پیاوە پەنجەی لێبەرز کردمەوە، منیش قسەیەکی ناخۆشم بە پیاوەکەوت. وتم بڕۆ کارێک بۆ خۆت بدۆزەرەوە. پیاوەکە بەتانیەکی لەسەر کۆشی دانابوو. جا کاتێک بەتانیەکەی لابردووتی ئەگەر قاچم هەبوایە کارم دەکرد. قاچەکانی بردرا بوونەوە، هەر بۆیە هەستم بە شەرمەزاری کرد و دیمەنەکەیم لە بەرچاو نەدەڕۆت. ناهید ئەیوب لە دیترۆیت وازی لە کاری چاپکردنی ڕێکلامی میدیا هێنا کە پارەیەکی باشی لێ دەست دەکەوت و بە پارەی خۆی دەستی بە پرۆژەی دابینکردنی خۆراک بۆ کەسانی بێلانە کرد. هەموو خۆشەویستی و حەزەکانم لەم مەتبەخەوە سەرچاوی گرت. ناهید ئەیوب هەفتانە نزیکەی 300 بۆ 400 دلاری بۆ کڕینی خواردن خەرج کردووە. سەرەتا بە پارەی پاشەکەوتووی خۆی دەستی پێکرد و پاشان شتە گرانبەهاکانی خۆی فرۆشت، بەڵام هەر بەردەوام بوو. دواتر دەستی بە پرۆژەکەی لە نێو مەتبەخەکەی خۆیدا کرد و بەدەیان خۆبەخشان هاوکاریان کرد. ئەوانەی خواردنیان بۆ دابین دەکات پاسگوزارن. خواردن نیعمەتە، خواردن بۆ مرۆڤ هەر وەک دەرمان بەکەڵکە و بۆ ژیانمان جەستەمان پێویستی بە خۆراکە. شیانی ئەوەمان هەیە کە ڕۆژێک بێت نەدار بین. هەژاری بەدەست خودی مرۆڤ نییە و نازانێت کەی بەرۆکی دەگرێت. خاتوو نەدا نایەوێت واز لە دابینکردنی خۆراک بۆ کەسانی بێلانە بێنێت و بە هیواشە لە ئایندەدا شێڵتەرێک بنیاد بنێت و کۆرس بکاتەوە بۆ یارمەتیدانی کەسان هەتا کار بۆ خۆیان بدۆزنەوە. هەروەها بەنیازیشە کلینیکێک بۆ کەسانی بێلانە و خانمان و منداڵان بنیاد بنێت. ئامۆژگاریم بۆ کۆمەڵگە ئەوەیە کاتێک بەلای کەسانی بێلانەدا تێتە پەڕیت بوەستە و قسەیان لەگەڵ بکە. ئەوسا تێدەگەی هیچ جیاوازیەک لە نێوان تۆ و ئەودانیە. دەشێت ئەو کەسە بێلانەیە ژنی کەسێک بێت یا مێردی کەسێک بێت یا مناڵی کەسێک بێت. هەرچەندە نەدا ئەیوب ناتوانێت چارەسەری کێشەی هەموو کەسانی بێلانە لە دیترۆیت بکات، بەڵام ژیانی زۆرێکیان بە ژەمێک خواردنی گەرم باش دەکات.
لی یەکەم 33 دقیقەیەن ساڵان و ناسا پێشکەوتنێک دیرۆکی تۆمار کرد دەما گەمیا ئەسمانی نیو هۆریزۆنس گەهای دوورترین مەودا هەتانەها هاتی ڤەدیتن. زانایان بە گەرسەیە ڕاشاهیا ڤی دەستکەفتی لێ تاقیگەها زانکۆیا جۆن هاپکنس لە ئۆستانی مەریلاند کرد. vê taqîgehê ev gemiya esmanî durist kiriye û hinartiye valahiya esmanê jî New Horizons beşeke ji erkekî 800 milyar dolaran li 2006 dest pê kiriye ji bo komkirina zanyariyan. Ew nêzîkî hesarê Altımatûl bû ku li 2014 hat vedîtin. Ew li dervê cîhana naskiriya meya 4 milyar mîlan dûrî rojê ye. بەڵێ دەخێرەوە چینش شتێکی وای کردووە گوایە لە هەر وڵاتێکی یا هەر موشکێکی دوورتر تایزە ڕۆشتووە. بەرحال وەکو تو بێژی دەستکەفتین زانیارینە زانستینێک و ساڵە ماهەیە ساڵە 2010 و سەری ساڵە 2019 تینکردن. دەخێت هەروەها دەربارەی سەری ساڵ وتمان 12 ترێکە هەردانێکی بۆ ساڵێکە تورش بی باش نییە ئەگەر شیرین بی مانگێکی تا 12 ساڵ دیشەڵە دیهار بمینین ناژی بینین تا بەڕای ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. خدا حافظ.